توێ ئەگەر ڕاو هەبێ زۆربەی ڕۆژەکان لێرین عنی بەعام هەموو ڕۆژەیە لەبەرەوەی ئەمە ئیشەکەمانە بەس زۆر کەس هەیە هەر بۆ تاموچێژێ هەفتەی ڕۆژێ یوای هەفتەی دوو ڕۆژێ یوای دوو هەفتە جارەیە بەس ئەمساڵ ماسی نییە ساڵ ماسی نییە خەڵک بەعام نایە سە بڕۆ سێری ئەو هەموو کەڵەکەکە لەوە چێ 10 نەفەری لەسەر نەبێت وەڵای ئێمە داوامان لە حکومەت وایە پەنجە ماسی کاتە ئەم دەریاچانە عنی خەڵکێکی زۆر بە تایبەتی تۆڕەوانەکان بژێوی ژیانیان لەسەر ئەم دەریاچەیە و لەسەر ڕاوە ماسیە ئێستا ناڵێم ماسی کەمی کردووە عنی زۆربەی تۆڕەوانەکان ڕۆشونەتەوە هەر ماسی ناگرن ینی قەنەعەت کە من ڕۆژێک برادەرێک لەو سەرەوە پێوتم 30 تۆڕم داخستووە یەک ماسیم نەگرتووە یەک ماسی دە ڕۆژ جارێ تەقریبەن نەبێ ئەوە جارێ بین چونکە ئەو کۆڵێ خویەکەوە لە مێشکمانە ئیلا نەیم ئیسراحەت ناکەین بەحریش پێمانەکە جاریە بەخوا 12 ساعات 10 ساعات دانیشی ماسیش ناگری و بڕیارەی تەراڵی 10 ڕۆژیکە نایەوە بەس زواو لێ کە تۆزە لە شارە سوڕایتەوە بە تاڵ و فەیسبوک وە کۆڵێ تەلەڤیزیۆن بێزاری ڕوتیەکە ڕاکەتەوە بە حردیسان تەمەنم ڕای سەرکەڵەکە ئەم ئەوی بەسەر کەڵک ڕابێت تۆزە زەحمەتە لەو شکانی و قەراغاتوانیان ڕاوکات چونکە ئێرە خۆراکی کۆکراوی تێکتێکە پێوتێت چەشە جۆیە و مەسەلەن گەنمە و هەویرە و تێکتێ ماسیەکە باشتر لێو کۆ بێتەوە شوێن و سێبەرە شتەکان لە پاڵ خۆتایە هەرچەند کەمە ئەمساڵ تاموچێژی زۆر نییە وەکو ڕاو